ئازان جارێکی دیکەش سڵاوتان لێبێ دەچینە بڕگە یەکەمی بەرنامەی بیانی باش کوردستان ئەمڕۆ لەم بڕگەیەدا گفتوگۆ دەکەین لەسەر کەرتی بانکی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان ئایا ئێستا سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە و تا چەند لەم قەیراندارەیەدا دەتوانرێ متمانە بۆ بانکەکان دروست بکرێت و تا چەند دەتوانرێت کار بۆ پێشخستنی سیستەمی بانکی و کەرتی بانکی لە هەرێمی کوردستاندا بکرێت و ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا کە بانکەکان کاری خۆیان تێدا دەکەن لە ڕووی ئابووریەوە لە چه ئاستێکدایەوە چۆن دەکرێت کار بۆ پێشخستن و پەرەپێدان و هەروەها دروستکردنی بتمانی هاوڵەتیان بکرێت بۆ بانکەکان. ئەمڕۆ مامۆستا کامەران شێخ عوسمان پسپۆڕی ئابووری لەگەڵمان گفتوگۆی ئەم بەرنامە ئەم بابەتە دەکات. مامۆستا بەخێر بێیت لانی باش سپاس دەکەین بەخێر بێیت. بە سەرەتا بەو دەست پێ بکەین ئێستا ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ ڕێخستنی بانکەکان چۆنە؟ سەرەتا بەیانی ئەوەش باش بەیانی هەموو ئەو پێشمەرگە قارەبارانە و باش کە لە بەرەکانی جەنگا ئێستا دیفاع لە کەرامەت و شەرەفی ئێماکەن بەیانی هەموو کوردستانیان باش سپاسدانەکەم بۆ میوانداریە. بەڵام ئەوەی کە ئیمڕۆ ئەگوزارێ لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لەم کار و لەم سەر وەختی و وەزعی ئێستامانە سیستمی بانقی ئەتوانم هەمووی کراوەتەوە یوساوی بە سفر. چونکە سیستمی بانقی و سیستمی مالی وڵات و سیاسەتی نەقدی هەموو وڵاتێ پەیوەستە بە خودی وەزیری مالی. ئەو سیاسەتەی کە وەزیری مالی دایەنێ بۆ ئەو چەند ساڵی کە وەزیرە یاخود بۆ ساڵانە دایئەنێ دای ئەڕێژێ و یاخود ئەو 4 ساڵی کە دای ئەڕێژێ تەبەن چەنەها شەو مێشتی خۆیان گوشی و برین لەگەڵ مستەشارەکانیان هەوڵێکی زۆریان ناکە سیستمێکی بانقی تەندروست دابنێن بۆ هەرێمی کوردستان بۆی ئەم 4 ساڵە بتوانرێ متمانە بگەڕێتەوە بۆ بانکەکان. بەڕاستی ئێستا لێتان ناشارمەوە بێمتمانەیەکی زۆر گەورە دروست بووە لە هاوڵاتیان، یعنی لە ساڵانی پێشوشە و ئێستەی حاڵی حازریش کارەکە ئەم قەیراندارەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە خود ئەوەیە کە تۆ باس کرد مەسەلەی دروستنەوەی وەزیری دارایی ماعەدا ئەوە یعنی ئەمە بوو بە مەوزوعەکەی دوو ئەوەی خەست کردەوە بەنیسبەت قەیرانی داراییەکە و لەبەر ئەوەی خەڵقی متمانەی نەمابوو بە بانکەکان، یعنی جەنابەت بەڕێزت یاخود مستەسمرەکان من یەکێک وەکو خۆم وەکو مستەسمرێک ئێستا بە هیچ شێوەیەک ناتوانم پارە لە بانقا دابنێم لەبەر ئەوەی کە ئەچی پارەکە ڕاکێشیتەوە کە پارەکە دووەرەگریتەوە ناتاتەوە 2 ملیۆنە دەهاتێ یا ملیۆنێکە دەهاتێ یاڵێ نییە. ئەمە بێمتمانەیەکی زۆر گەورەی دروست کردووە و ئەمە عواقب و نەتیجەی سیاسەتە غەڵەتەکانی پێشووتری حکوومەتەکانی پێشووی و سیاسەتی دارایی لە وڵاتی ئێمایە. باش ئەمە ئەم بێمتمانەیە یان مەسەڵەن تەنانەت ئەگەر باسی وەزیریش دروستکردنەوەی وەزیریش بکەن سیستەم بەسراوە بە شخصەوە بە وەزیرەوە یان سیستەمێکی بەردەوامە و ساڵانە ئەبێ ئەگەر چەند وەزیریش بگۆڕێت هەر لەسەر ئەو سیستەم. بەداخەوە زۆر پرسیارەکە جوانە. بەداخەوە لە وڵاتی ئێمە لەگەڵ گۆڕینی وەزیر و لەگەڵ لاچوونی وەزیر لەو شوێنەی و یاخود هەتا مدیر عامێکیش و یاخود هەتا مدیری بانقیشیش ئەو سیستمی بانقیە ڕێک هەمووی سفرە بێتەوە یاخود و کارەکەی ئەوەیە هەر کەسە بە مەزاجی خۆی لە وڵاتەیە کارەکە و بەداخیشەوە لەم سەروحەدایە کە ئێستا تەنگەژەی سیاسی وای کرد کە هەموو قەیرانەکان زۆرتر قوڵ ببنەوە و زۆرترین بن و لابردنی وەزیری مالی کارێکی ئاسان نییە. یعنی کارێکە ئێمە هەموو جارێ باسێکین وەکو ئابووری ناسان وەکو پیاوانی ئابووری وڵات بانقی بابڕێەوە وڵات وەزارەتی مالی لە هەموو وەزارەتەکانی تر گەورەترە چکە ئەو دائەنیشێ مێشتی خۆی ئەگوشێ بۆ ئەوەی ئەم وڵاتە بڕێتە بەری ئەمان. ئێستا بۆ منە ئەو پۆستانی کە بۆ چۆڵ بوون وەکو وەزارەتی دارایی کەسێکدانراوە کارەکان ڕای دەکات ئەمەی کە ئێستا ئێمە جۆمان لێ بووە ئەو وەزیرە بەڕێزانەی کە لابراون بەوە کارە وەزارەتی تریان خستۆتە بەتاکید ناتوانێت لەسەر ئەو خەتە بڕوە یاخود لەسەر ئەو سیستمە بڕوە کە بۆی دانراوە سیستمی وەزیری پێشوو دایناوە و ناشتوانێ یعنی بۆعدی دوڕۆژی ئەو وەزارەتە جێبەجێ بکە. لەبەر ئەوە ئێمە هەرچی باسێکی سیستمی دارایی ئێستا بکەین هیچ لە جێی خۆیانیە و هەموو نەتوانراوە سیستەمی
بانکی دروست بکرێت لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە پێوترێت یاری پێوترێت سیستەمی بانکی ئێمە ئاشی نەزان خوای ژێڕە بڕێوە بەڕاستی سیاسەتی حزاب یعنی مەزاجی سیاسیەکان و مەزاجی پیاوانی سیاسی هەموو وڵاتی سفر کردوێتەوە لە مینا و سەیری وەبەرهێنەران کە سەیری مقاولین کە سەیری مستەسمرین کە هەر هەمووی دانیشتووە چاوەڕێی ڕەحمەتی خوا و ڕەحمەتی ئەم سیاسیانەمانە کە بتوانن کارێکی باشە پێش قەیرانی داراییشان ئێمە دەمابینی کە کێشەی نەبوون یاخود کەمی پارە هەبوو لە بانکەکاندا ئەمە ئاماژە بوو بۆی کە سیستەمی بانکیمان نییە ئێشتا لە خاڵی سفردا یاخود ئەمە زۆر پرسیارە پەیوەندی بەسیەوە هەیە جوانە تەبەن دانانی بودجە بۆ هەموو ساڵێک و یاخود دانانی بودجە بۆ 4 ساڵی ئەو وەزیرە بە تەکید تەخمیناتی هەموو وەزارەتێ مثلا جەنابەت وەزارەتی ئەلفی تەخمیناتی ئەو وەزارەتە بۆ بەڕێوەبردننی وەزارەتەکەی مەسەرم بڵین 1000 دینارە بەڵام خۆی لە واقعی حاڵە 1000 دینار نییە لەوانەیە 500 دینار بوو بێ بەڵام ئەمان زیاتریان نووسە ئەوە بۆتە هۆی ئەوەی ئەو عیجزە گەورەی کە دروست بوو و ئەو تەخمیناتانەی وەزارەتەکان بوو بووە هۆی شکستێکی گەورەی هەرێمی کوردستان و سیاسەتکارەکەوەیترە خەمڵاندنەکە شارەزایی نییە یان شارەزایی نییە من بە ئێمە چەنەها جار وەکو پیاوانی ئابووری باسمان کردووە و مخاطبەی حکوومەتمان کردو تومانە ئەبێ الرجل المناسب في المكان المناسب تۆ کابرایەکی محاسب ئەو ئەزانێ ژمێریارێک ئەزانێ تەخمینات چۆن تەقیم کا ئەو بەڵام بەداخەوە ئێمە زۆر زەلامیان هێناوە لە مدیر عامەکانە دایانناوە یا لە وەزارەتەکانە دایانەوە کە ئەلفوبێی ژمێریانی ناسانیە و کە نازانێ چۆن تەخمیناتی ئەو ساڵت بۆ وەزارەتەکەی خۆی تەقیم کا ئەمە ئەتوانن بڵێن ڕۆشتووە تازە دانراون ئەوەی ئێستا گرنگە گەڕانەوەی متمانەی خەڵکە تەواو چۆن متمانە بگەڕێنەوە بۆ خەڵکە پارە لە بانقدانی چونکە ئێستا هەرێمی کوردستان بەتایبەت لە ئێستا لە فترەی قەیرانە هەر لە هەدەفەکەتدا هەتا بارودۆخی سیاسی ئارام نەبێتەوە هەتا زەختی ئەم وڵاتە بەم شێوەیە بەرز بێ و نزم نەبێتەوە بەتاکید هیچ مستەسمرێ هیچ مخاولێ هیچ کەسێ متمانی بە بانقانی یعنی من ئاگادارم من لە بازاڕەکەم ئاگادارم ئمڕۆ وەزە خەڵق هەمووی بە حەزەرەوە سەیری سیستمی بانقی و مالی خۆیەکە یعنی ناوێرێ ئەو پارانەی کە هەیەی بی خاتە بانقەوە نەوەک بقەڵ بێ نەوەک ظروفێکی سیاسی زۆر خراپتر لەمەی کە ئێستا هەیە ڕووگاتەوە پارە بەکارێنێ خۆی هەڵیەگرێتەوە پارەکە دیسە بانقەکان هەمووی بەتاڵە هەمووی بەتاڵە ئێستا توان بچن یعنی تۆ بچۆ ئەو پارەی کە خۆشت دانناوە نادەنەوە شکتیانێ پاریتیانی ئەم پارەی کە خەڵک لە ماڵ هەڵەگرێت ئەمە چەند کاریگەری بوو گەورەترین غەڵەتە گەورەترین زەرەری لە هەرێمی کوردستان ناوە لە عالەمە وڵات بانقی با بەڕێوەوەکو وتم و بانق دینامیشی بەڕێوەبردن و ئیسیسماراتە لە هەموو وڵاتێکە بەڵام بەداخەوە ئێمە بانقەکانمان هیچی نەپارێت کە جێگەی متمانە نەبێ تۆ چۆن ئەتوانی بچیت پارە لە شوێنێک دانی کە سبەینە نەداتەوە بەداخەوە ینی من ئێستا مخاتبەی بانکەکانی خۆشمانەکەم کە ئەبێ متمانە بۆ خەڵک بجێڕنەوە بەڵام ئەوانیش دەستیان بەستراوە ئێمە هەموو پارەکانمان ئێمە زۆربەی وەکو ئابووری ناسان باسیەکەین کاتێک قڕ بەسەر ئەو میلەتەی کە هێزی وەبەرهێنان و بەرهەمهێنانی کەمترە لە هێزی بەکاربردنی ئەو ئێمە لە سەتا ئەتوانم بڵێم نەوە لەدایانەوە هەموو احتیماداتێکمان لەسەر ئەو بودجەیە کە لە بەغاوە بۆمانیە دی ئەو پارەیە کە لە نەوتەکەەوە دەستمانەکەوێت هیچ هێزێکی وەبەرهێنانی ترمان نییە بەرهەمهێنەری ترمان نییە کە داخلی دەخلی قەومیمان ببێ لەبەر ئەوە پەیوەندی بە سیستەمی بانکیەوە هەیە ئەی چۆن ئەی کاتێک بانق جەنابەت مستەسمری کە پێویستی و بە پارا بێ کە پێویستی بە وەزعێگە بێ ئەچی لە بانق قەرزێگەکەی بانق پشت دەگرێ بانق پارە دەیاتێ هەروکو عالم بەم شێوەیە ڕابڕێەوە بەڵام بەداخەوە ئێمە تۆ بچۆ بۆ $1000 ناتوانانی بداتی
پێی نییە مستثمرەکانیش پاراکانە بانک هینەکەی خۆشی پێ نییە هینەکەی خۆش ناداتەوە ئەمە پێی دەوترێت مایە پوچبوونی بانکەکان ئەمە مایەپوچە یعنی ئەمە مایەپوچی سیاسیە مایەپوچی ئابووریە مایەپوچی بانقیە ئێمە بەڕاستی ئەگەر لەسەر ئەم بەم وەزع بڕوا بەرەو خراپترە چین و بە هیچ ئەمەلێکی باش بوومان ینی پێ دوایە تاو ئێستا ئەوەی کە هێستەی بانکی پەکی نەکەوتو هێشتا یاخود بەرەو خراپتر چی لێ چی بەسەر واللهی ئەتوانم بڵێم بانکەکان زۆربیان ئێستا پەکیان کەوتووە ئەوەی کە هەیە بریتە لە ئاڵوگۆڕکردنی دینار بۆ دۆلار یاخود دینار بۆ ئەملەکانی تری عالم و یاخود تەحویلکردنی پارە لە منەوە بۆ تۆ ژنا بڕۆ بانکەکان هیچ کاری یعنی کارێکی ئەوتویان نییە کە بتوانن ژێرخانی ئابووری کوردستان بەرەو پێشەوە برن لە هەموو وڵاتێکە کە بانک ئیفلاسی کرد ڕاگەێنێت ئیفلاسیان کرد لە وڵاتی ئێمە ئیفلاس بیکەن قەیران هەبێ هەر شتێک هەبێ چ ڕناگەێنێ ئەمە سبب چییە کە ئەم باقانە بەڕێوەیە با تا ئەم حاڵەتە ڕانەگەین بەداخەوە ئێمە هەموو جارێ گەڕێنەوە خاڵی یەکەم سەرەتامان ئەڵێن هەتا یان توانم بڵێم بانکەکانیش دەستی سیاست و حیزبی لە پشتەوە بانکە ئەکلەکان ئێمە ئێستا عەدەدی ئەو بانکانەی کە لە کوردستانە نزیکەی 7 بانکە 35 بانکی حکومیە 25 بانکی ینی ئەهلیە و 10 بانکی بیانیە بەداخەوە زۆربەی جارێ بانکە ئەبووایە ئەم کارانە هەمووی بانکی ناوەندی هەرێم بیکردایە بەڵام بەداخەوە بانکی ناوەندی هەرێم چاوی لە دەستی جانتاکەی ئاشتی هەورامیە چەنی بۆ بەرێ و چەنی پارە بۆ دانێ و ئەمە پارەی هەموو بانکەکانی ئەمە مشکل چونکە هیچ هینیش کەمان نییە واریدات هیچ کەمان نییە کە لە دەخلی قەومی میلەتەکەەوە بچێتە ناو بانکەکانەوە بچێتە ناو غێری جانتاکەی کاگاشتی ئەجینا هیچ هینێک کەمان نییە بەڕاستی ئەمەیە ئەو وەزعی کە ئێمە چەنەها ساڵە هاوارمان لێکرد ئەمان و بە هێزی بەرهەمهێنانمان کارخانەکانمان پیشەسازەکانمان جوتیارانمان بکەوینەوە کار بۆی بتوانین هەنگاو بەرەو پێشەوە بەرین بەڵێ بۆ چارەسەری ئەم دۆخەتەوە باس لەوە کرد کە تا تەنگەژی سیاسی چارەسەر نەکرێت ئەم بەخستنی بانکان بەم جۆرە بەم ئاسار بەردەوام دەبێت پێ وایە دوای چارەسەرکردنی تەنگەژی سیاسیش کاتێکی زیاتری ناوێت بەتاکید بۆ ڕێخستنەوەی کەرتی بانکەکان زۆرمانەوەی ئێمە برینەکانمان زۆر قوڵە و بە تایبەتیش ئێستا لە دوای دابەزینی نەوتەوە یعنی چکە ئێستا ئەمان بەهای نەوت ساڵانەکە تەقیمەکەن بۆ ئەو پرسیارەی جەنابەت تەبەن ئەو عجزەی کە ئێستا دروست بوو لە میزانی دەوڵەتی عێراقیش بەعام و تەبەنەوە عیزەی کە لەوێ دروزە بێ لای ئێمەش دروزە بێ ئەوان تەخمیناتی نەوت مەسەلەن ئیمساڵ بە $6 دایان ناوە بەڵام لە واقعا سبێنێ بە $47 فرۆشێ یا بە $40 فرۆشێ کەس نازانێ مستەقبەلی نەوت چکە لە کاتێک کە عەرز زۆرە بێ لە بازاڕە بە تاکید تەڵەب لەسەری کەمە بێتەوە و بێبەهاترە بێ ئەمە ئەو مشکلەیە کە بۆ ئێمەی دروست کردووە و لەبەرەوەی ئاعتیمادی ڕئیسیمان لەسەر تەنها مەزدەرێکە وژنەوتە کەواتە لە ئێستادا چەند پێویستە یان تا چەند پێویستمان بە عەقڵی ئیقتصادی هەیە تا بێت و چارەسەرێک بەداخەوە عەقڵی اقتصادی لە وڵاتە هەمیشە غایبە و جۆش لە پیاوانی ئابووری ناگرن و ئێمە لە ئابووری ناسان و لە سندیکای ئابووری ناسان و لە منتەدای ئابووری کوردستان لەگەڵ هاوڕێکانمانە زۆر جار ینی پیاوانی حکومەت و پیاوانی پەرلەمانتاران بانگێش کراون و قسەشیان بۆ کراوە و بۆ گوێناگرن خەتای عەقڵ اقتصادیەک خۆیەتی ئەن خەتای ئەوانە کە خەتای عەقڵە سیاسیەکەیە کە لە پشتەوەی و دەستی حیزب دائیمەن تێکەڵاو بۆ لە هەموو کارە ئابووریەکانیشە باشە ئەوەی کە ئێستا لە عێراق هەیە سەبارەت بە سیستەمی بانکی بەراورد بە هەرێمی کوردستان دیار هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق ئێستاەوەی کە لە عێراق هەیە ئاستی کەرتی بانکی و سیستەمی بانکی و ڕێخستنی کەرتی بانکی چۆنە و لە چ ئاسێکدا بەم وەزع خراپەی بەغاشەوە کە ئێستا وەزعی ئەمنی ئەوان زۆر ئەتوانم بڵێم بە دەرەجاتێکی زۆر لە خراپە و لە ئێمە خراپترە بەڵام ئەوان سیستمی بانکیان زۆر باشترە لە ئێمە و دەستی حیزب هێستا لە لای ئەوان تێکەڵاوی بانکەکان و تێکەڵاوی سیستمی مالی و سیاسەتی هێشتا ئەوان سیستەم و کەرتی بانکیان لە ئێمە زۆر باشترن و ئەتوانی ئێستا ئەوەی بینین یعنی بەرەو سەرکەوتنە ڕواوە بەرەو باشتر بڵێ
کە کەمەندووە پرسیارم سەبارەت بەوەی تا چەند ئەو ژینگە لە بەدەستە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو ژینگە ئابووری لە بەدەستدایە کار بۆ ڕخستنەوەی کەتی بانکی بکرێت بە تایبەت دوای چارەسەری کێشە سیاسیەکان ئەگەر کێشە سیاسیەکان چارەسەر بکرێت وە سوود لە ئەزمموی کەتی بانکی لە عێراق وەربگرێت بۆ پێی هەرێمی کوردستان تا ئێستاش بەشێکە لە عێراق هەتا عقلێتی سیاسەتی کوردی بەم شێوەیە بڕوە ناتوانین سیستمێکی مالی و نەقدی تەواو و مەزبوط دابنین لەبەرەوەی ئێمە ئەبێ لە پێش هەموو شتێکەوە متمانە بۆ بانکەکان بجێڕینەوە متمانە بۆ هاوڵاتی بجێڕینەوە کە بچێ ئەگەر 100 دیناریشی پێبێ 100 دینارەکە لە بانکەکە دانێ نەک بیخاتە جرفانی بەڵام بەداخەوە ئێستا هەر لەگەڵ نزیک بوونەوەی تەنگەشەیەکی سیاسی خەڵک ئەچێ پەلاماری پارەکانی هەیە لە بانقا هەمووی سەحبیەکاتەوە کە سەحبی کردەوە بانکە بێپارا بێ بانک لە هەموو عالەمە بە پارەی من و تۆ کارەکە بە پارەی ڕاستە خۆی سەرمایەکی تایبەتی هەیە بەڵام ئەو سەرمایە تایبەتیە بەشی هەموو ئیدارەیانی ئەو سیاسە نەقدیە ناکات. بەڵێ سپاس بۆ کامران شێخ عوسمان پسپۆڕی ئابووری جارێکی دیکە خێربیت بۆ بەرنامەکە زۆر سپاس. ئازان ئەو چانێک و باین باش کوردستان